بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە عەزیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بە تایبەت پرۆگرامی سی گەوهەر خوشحاڵین خۆی پروردگار ئەم شەویش دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێ لەگەڵ هاوکارم هۆنیاخان هەروەها برایان لە پشتی کامێرە و ژووری کۆنتڕۆڵی پەخش لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە ئەبین بۆ ئەوەی کە بڕگە و بابەتەکانی ئەم شەوی سی گەوهەریش پشت بەخوای پروردگار پێشکەش بکەین کە میوانەکانمان ئەم شەو تایبەتن و لە پایتەختی هەرێمی کوردستانەوە هاتوون. هۆنیاخان سڵای خوا لێ کاکدانا ئەم کاتە باش. ئەم کاتی تۆش باش. ئەوتی ڕەمەزان وەزن بەرنامەمان پێکەوە نەکرد. پێکەوە نەبوون ئەم شەوێکم شەوە. ئەوە سیانزە چواردە شەوی ڕۆی. بێ بڵم ڕەمەزانە پیرۆز بێ کاکدانا. ئینشاءڵڵا لە هەموو لای تاعات قبوڵ بێ. ئینشاءڵڵا. سڵای خوای گەورەتان لێبێ خۆشەویستان میهر و ڕەحمەت و بەرەکەتی پەروەردگار بڕژێ بەسەر دڵ و دەروونتانە بتوان ئەم شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان بە خێر و بەرەکات بەڕێ بکەنەوە بینەری پەیامە پڕگەوهرەکانی سیگەوهەر بن لە شەوانی مانگی پیرۆزدا کە پێشکەشتان دەکرێت. بەڕێزان پێشەوەی بچینە لای تەوەرەکانمان من ئەمێ سپۆنسەرەکانتان پێ بناسێنم کە هەردوو سپۆنسەر لەچکی MK کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی گەورە بازاری بەختیاری یەکەم دوکانی لەجک و هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دووەم دوکانی ژمارە 1920 بێدەکەم گەرخوازیار بن سەردانیان بکەن. کاکدانا ئەم شەو تەوەرەکەمان سەبارەت بە مناجات و سرودی ئاینی و زائیدەن قورئان خوێندنیشی تێکەوێت چونکە دوو بەڕێزەی ئەم شەو میوانداریمان کردوون جگە لەوەی کە ساڵانێکە سرود بێژ و کاری مناجات و عیرفانیەکەن هەردووکیشان ئەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان لە کاری بانخوازی و مامۆستایەتی و مزگەوتوانەیە دەست و پەنجەیان نەرمە بووە ئەم شەوی شەڵا بە قورئانی ژێڕازینەوە بە پێشوازی لە میوانەکانمان بکەین و هەروەها میوانەکانیشمان بناسێنین هەریەک لە بەڕێزان مامۆستا سەنگەر عیزەت زۆر بەخێر بێ مامۆستا سەنگەر سپاس بۆی کە لە هەولێری پەیوەستەوە هاتوونەتە سلێمانی. سەلام و ڕەحمەتی میهرەبانی خوا لەسەر ئێوە و لەسەر هەموو مسلمانان و بینەرانی پەیام لەخوای پەروەردگارە پاڕێمە و ڕۆژی هەموو لایەکمان قبول بکە و دەستخۆشی لە ئێوە بکەین کە ئێمە میوانداری ئێمەتان قبول کردووە و زۆر سپاستان دەکەین. مامۆستا بەیات جنابشت بخير بيت دايقر موفقتان حاول جنابي موصاو هر لا هولير وهاتون يا خو بخير موفقتان كرحمة خوي فرودكار بالسلامة يعني جانين تيرا هروا بالسلامة ان شاء الله بقنا ونومالو من اللي خوتان ان شاء الله يا خو بخير بيت ضعف مكر نازم بتشي دس بيبكين ب يعني ام شو باس هم لمناجاتك كاين هم للسرود كاين هم باس لقراني بيروز كاين وسواز بخوا ايوا دنگشتان گونجا و زۆر خۆشە بۆ قورئانی پیرۆزیش جاوەکو بەرەکەتێک من پێم باشە سەرەتا بە قورئانی پیرۆز دەست پێ بکەین کامتان ئامادەیتان پێ حەزەکەین یاڵا مامۆستا فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال الذين كفروا لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه لعلكم تغلبون فلنذيقن الذين كفروا عذابا شديدا ولنجزينهم أسوأ الذي كانوا يعملون ذلك جزاء أعداء الله النار لهم فيها دار الخلد جزاء بما كانوا بآياتنا يجحدون وقال الذين كفروا ربنا أرنا الذين يضلانا من الجن والإنس نجعلهما تحت أقدامنا
ليكونا من الأسفلين إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين صدق الله العظيم. أي جزاك الله والله ما شاء الله صوت الزور خوش وما مصطع هندك نازم جناب تاتشن شار زايد لمقاماتها هاي والله هندك مقامة قوري بزون يا خان بعمل دوري أول صورته ك بتعبد لي رلا بارزجي سليماني ما وصل أم شوازي قرآن خلنا لبرسكانا أم لحنا أم الريتما زيادة القرآن في خنره أما تش مقام يبو تش رتم يبو أما تش قاري يعني لسر شوازي تش قاري إخوانت هوي يكم زار مقام بياد بو دعاء كردمة الصباي دعاء هندك كردمة هستم كرد قرآن كاري دعاء كردمة سارجاي دعاء سيجاي دعاء ببيات تسميلهم كردو بس أو شوازة لبرسكاني مزجوتي لهوليري قرآن أو بيخوندره بله الإسلامي بو شوازة نزور حزينة وراس بله دوباره بخير لنا مامسا أزمونتان لكيك وهي لقلدن خوشي وقرآن خوندن ودواتر سرود ومناجات كان كلمانجي رمضاني شادمينين زياتر خلق حسب أم سرود ومناجاتان أم بابلين بقرآن خوندن كانوا هموشنا كان منوري قرآن وبابة عيني كان روناك بيتوا بله أما هلا من دالي يعني أما هلا ناو مزجوتو ناو ما مستاني آيني لقطاب خانة كاني مدرسة آيني پرورده بوينا الحمد لله خواهي قورا بهرچي دنجشي بيدا بوين لەگەر ئەوەی مثلا قورآن کە بە دەنگ دەماخین زۆر مامۆستا هەبوو تەشجیعی دەکردن دێگوت دەنگتان خۆشە و هەوڵ بدەن خزمەتکەن بەو دەنگە خۆشەتان و لە پاڵەوەش یعنی الحەمدوللا ئێمە علومی شەرعیش ماخین دیە و خوای گەورە هەمولایەکی موفەقە یا خۆسەر مامۆستا سەنگەر جنابت بچی و سەرقاڵی ڕۆژانە خەریکی چی من بمزگەوت سەرقاڵم مزگەوتم هەیە لە ئیمام خەتیبم لە مزگەوتی لە هەولێر لەگەڵ ئەوەش ئەگەر دانیشتنێک هەبی خۆی بێ دۆست و ئەحباب و برادەرەکانی خۆمان بین وەکو مناجات وەکو شعر وەکو ئەدەب وەکو شعر دائیمەن هاوڕێین زۆر جار ئینسان بە شعرەکان جۆش و خرۆژ ئەیگریتن لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لەو کەسانێک کە پێغەمبەری خوا دەفەرموو بە دایک و باوکە و بە قوربانە دەبوو حەسان بوو زۆر یعنی زۆر جار هەیە زۆر کەس بە شعر تەشجیع دەبی بە شعر دڵی ئابی ئەخواتەوە بە شعر یعنی شعر بەڕاستی ئەدەب شعر جانیبێش تایبەتە کەواتە مامۆستا سەنگەر بابەتی مناجات و شعر و بابەتە ئاینیەکان ئەو بابەتانەی کە خزمەتەکەن و کەلیماتی جوانیان تایە و کەلیماتی خراپیان تیانەیە ئەوەنیەخان کەوابێ هیچ ناکۆک نییە لەگەڵ کڕۆکی شریعەتی نەخێر بەڵکو یعنی زۆر یارمەتی دەریشە یعنی زۆر گەنج هەبووە بە شعر و بە سرود بیدایەتی بچووک بووە ئەو شعر و سرودە پاڵی پێوەنا زیاتر هاتی تەشجیع بووە ئێستا پیاوی گەورەی لێ دروست بووە من لە شوێنی وا هەبوو گەنجی وا هەبوو تەشجیعمان کردێ شعرمان پێدایە لە سرودەکان کۆڕز بۆ لەگەرمان بەردەوام بۆ ئێستا ئیمامە لە مزگەوتەکان ئەگەر شعری باش و دۆستی باش و هاوڕێی باش و جەسەی باش و کۆڕی باش و مەجلیسی مناجات نەبایە ئێستا لە شوێنی تر خەڵکی خراپ ئەیبرد و بە شتێکی تر خەریک دەبوو بەڕاستی
مامۆستای هەمیشە کە میوانێکی دڵخۆشمانە بێ حەزەکەی خۆمان کەمترین قسە بکەین بۆی دەرفەتە بین بە بڕێستان و بە بینەران و بیسەران بۆی گویان لەو بەرهەمە جوانانە بێ گەر بەرهەمێکتان ئامادەی پێشکەشمانی بکەن. باش من یەک پرسیارەکەم چۆنە بابەتە هونەریەکان ئەوانەی ئەم شەو ئامادەتان کردووە با بڵێن دەفتان پێ نییە ینی ئێوە بەتەمان لە ئێرە بە بینەرەکانمان بڵێن بەبێ دەفیش ئێمە توانین پەیامی خۆمان بگەینین. بڵێ والله زۆر جار هەیە شعرەکان و کەلیماتەکان بگا باشترە لە ژاوژاوی دەف دەفیش هەر خۆشە لەگەڵی دابیتن بەس هەموو بەرنامەکان هەر دەفە بەرنامێکی بابێت دەفی خەڵکەکە ئەمە هێزیەکی پاوەێکی گرنگی هەیە کە ئەوە ئەتانێ بڵێن بەبێ هیچ ئالەتێک تەنانەت سنەتیەکان کە دەفیشە ئێمە ئەتوانین پەیامی خۆمان بگەین. ئەگەر بێت دەبی هەموو خەڵکیێک ینی گوێت بۆ ئەگری لەزەتی لێوە ئەگری لەوانەیە تێکەڵبی زیاتر خەڵکە شێ بەدەف حەزی لەیە هەردووک بابەت هەیە ئەمە شەو پێمان خۆش بگوتمان بێدەف داخل ئەبین ئینشاءالله شەوەکان شەوی ڕەمەزانن ئەو شعرە لەسەر شەوی قەدرە حەز دەکەم ئەوەی پێشکەشکەم لەسەر شەوی قەدر وەکو شعر پێشکەشێکەیە وەکو خوێنمەوە ئینشاءالله بە ئاواز وا نزیک ئەبینەوە لە دەشەوی کۆتایی خۆی گەورە مانگێنە باشەوانە. خدایا ئەم شەو من بە ئاگا بم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعا بم ئەمشاو فریشتە لێرە ئامادەن لەسەر زەویدا میوانی ئێمان هاتوون ببینن چاوانی بێخاو تۆمارکە ناوی بێدارانی خەموو خدایە ئەم شەو من بە ئاگا بم خدایە ئەم شەو من بە ئاگا بم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعا بم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعا بم لە شاوی قەدری پڕ لە میهر و سۆز لە شامی قەدری پڕ لە میهر و سۆز ئاشنام کەی لەگەڵ قورئانی پیرۆز ئاشنام کەی لەگەڵ قورئانی پیرۆز خدایە ئەم شەو من بە ئاگا بم خدایە ئەم شەو من بە ئاگا بم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعا بم ڕوو لە قاپی تۆ دەم بە دوعا بم ئەم شەو فریشتە لێرە ئامادەن ئەم شەو فریشتە لێرە ئامادەن لەسەر زەویدا میوانی ئێمان لەسەر زەویدا میوانی ئێمان هاتوون ببینن چاوانی بێخاو هاتوون ببینن چاوانی بێخاو تۆمارکە ناوی بێدارانی شەو تۆمارکە ناوی بێدارانی شەو خدایە ئەم شەو من بە ئاگا بم خدایە ئەم شەو من بە ئاگا بم
ڕوولا قاپی تۆ دەمبا دوعا بێم ڕوولا قاپی تۆ دەمبا دوعا بێم. ئای دەستان خۆش مامۆستایانی بەڕێز بەڕاستی ئاوێتە بوون لەگەڵ ئەو شەجوانانی کە بەکارتان هێنا جەڵاو ساسەنگەر ئەو شاعرانی کە هەڵێ بژێرن ئەمە هیچ شاعیرێکیانەوە تا خۆتان ئەینووسنەوە ئەیڵێنەوە خۆمان وەرمان گرتووە هەیە لە دۆست و برادران ئەمەی تێکسی شە بوو واللهی ئەوە لە کاک وەبزان محەممەدیان کاک ئەحمەدا لای بەری مامۆستا دوێ گلیمان لێ ئەحمەد ئەیوبە محمد ئەیوبە بزان گەنجێکە لەوی بەڵێ وەڵا کەلیماتی جوانی تیا بوو. بەڵێ ئەی مامۆستا ئەحمەد جەنابەت بەچیەوە سەرقاڵی هەر لە مزگەوتە بەڵێ تۆش مزگەوتت هەیە بەڵێ باشە مامۆستا هەونێ خانیان ئەگەر بێت و ئێستا چەندەوە سوپاس بخۆ ئاسایی بۆ تۆ بەس ئەگەر بێت و جاران مامۆستایەک بە مندیل و مێزەرەوە سایقی بکردایە یان لە شوێنێکی و کەرکک کە بوونە هەولێریش تەنانەت ئاسایە پاسکی لێ خۆین پاسکیلی لێ بخڕایە یان دوکانداری بکە یا هەر ئیشێکی تر بکات جگەل لە مزگەوت و مینبەرەکەی لەوانەیە لای خەڵک تۆزێک نەوعیوانە ئێستا ئێوە کە لەگەڵ مزگەوتە کەشتانە لەگەڵ مناجات و سرود و شعر و ئەم بابەتانش یعنی لەسەر ئەم بابەتە نزیکەکانی خۆتان چیتان پێڵن تەشجیعتانەکەن یا چی؟ وڵات طبعاً تەشجیعمان دەکەن سوکە خوای گەورە بەهرەکە خۆشەردوونیە توی ئینسان هەر لە ئیمام و خەتیبی خزمەت بکە یعنی لە جانیبی سرود خزمەت بکە لە جانیبی شعر ئینسان خزمەت بکە لە هەر جانیبش پێغەمبەرانش عەلەیهیمو سەڵات وەسەلام یعنی هەر کاری دەعوە و بانگخوازیان نەکردیە هەبووە نەجار بووە هەبووە شوان بووە یعنی ئیشکیان کردیە کەواتە تو لە چ بوارێک سەرکەوتوی و دەتانی خزمەتی ئەو دینە بکە بیکە مهم وێ دڵی خەڵک خۆشکەی. کاکدانا زۆر خۆشە کاچی بۆ مزگەوتێ ئەو مەلایی کە مامۆستا بەڕێزی کە مامۆسای ئاینی لە مزگەوتە دەنگی خۆش بێ لەگەڵ ئەوەی کە مامۆسایەکی بەڕێزە وتە و ئامۆژگاریە بە خەڵک چونکە کاتێک بۆ ڕەمەزانێ تەراویح هەیە لێل قەدر هەیە بەدەنگێکی خۆش قورئان خوێنێ ئەمە ڕەنگیاوەتەوە لای ئێوە یان کاتێک کە خەڵک سەردانتانەگەن زۆر جار ینی خەڵکێک تایبەت هاتیە لە ڕێگای دوور هاتیە نوێژی لە دوای ئێمە کردێ یان مامۆستا لە شوێنێک لە مزگەوتێک بووە خەڵکێک بە تایبەت نوێژی لە دوا کردیا یان بە تایبەت خەڵکێک حەزی لێ بووە زۆر حەزی کردێ کە بچین دابنیشین دۆست و ئەحبابەکانی خۆی کۆ کردیتەوە کە ئێمە لێ ئامادەینە ئەو شەو زۆریان ئێمەش تا گەڕێ بە دوای ئەو مزگەوتانە کە ئارامە کە پاکتەمیزە کە مامۆستایەک یا شتێکی کەشە بینم هۆنیخان زۆر زۆر ئەو مهمە مامۆستای وا هەیە خۆی یا گرفتێک لە دەنگیایە یاوەکو پێویست مامۆستا ئەحمەد سەوتی خۆش نییە بەڵام ئەزانێت گەنجێک لە گەڕەکەکایە لە مزگەوتەکەیە هەیە بۆ پێشنوێژەکان بۆ تەراویحەکان بۆ ویترەکان ئەوە خاتە پێشەوە کە بەڕاستی خەڵکێک بەتایبەت لە شوێنی دوورەوە چێ بۆ ئەو مزگەوتە بۆ تەراویح زیاتریش گەنجان ڕۆکە لە مزگەوتەکان زۆر جێ دڵخۆشەکە تەشجیعش لە بۆ ئەو گەنجە بێتە ناو دین و خزمەتی دین بکە ڕاستە مامۆستا سەنگەر تۆ ینی سەوت زۆر خۆش بوو لەگەڵ شعرەکەیە من حەزەکەم جۆمان لە سەوتی تۆش بێ بۆ قورئان ئەگەر پێت خۆش بوویانی حازر بێ ئێستا ئینشاءالله ئەم دیکەمە جێژن مامۆستا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما
يشاءون فيها ولدينا مزيد. صدق الله. الله أكبر كمولا لو يتبعني جژن خۆش بێخوا قبول کە ئینشاءالله. مامۆستا ئەحمەد هەستەکەم ینی بە پێی شار و شارچکەکان گرنگیدان بە سرود و مناجاتەکانی ژەگۆڕێ و لە شاری هەولێر زیاتر گرنگی بەم بابەتان نادرێ هەرچەندە سپاس بخوا لە شاری سلێمانی و لە شارەکانی تریش هەیە بەڵام ئەمە لە هەولێر چۆنە بینن تا چەندێک ئەم بابەتانە لەوێ گرنگی زیاتری پێ ئەدرێەوە کەسانێکی زیاتریان بەدەمێەوە و داواتان لێکرێ لە مەجلیسەکانە بە سرود و مناجات ئاودانی بکەنەوە. وڵا لە هەولێر یعنی خەڵکەکی زۆر لە مناسەباتەکان زۆر حەزیان لێ مەسەلەن سرود و شەعر و ئەو شتانە بخوێندرێتەوە یعنی بە تایبەتی لە ژنگواستنەوە لە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان هەرەوها زاری وێ کابرا منداڵێکی زیاد دەکا وەکو عەقیقا مەسەلەن سرود و قورئان و ئەو شتانە وتار و ئەو شتانە دەدرێتن یان کابرا زاری وێ خانیەکی نوێی کردیە ینی لە هەولێر هەر خانیەکی نوێش وەکیڕێ پێدەگوترێ لە شەرع ینی خەڵکە خڕ دەکاتەوە سرود و قورئان و هەروە بێتەوە وتار و محازەڕ و پشتیوا دەدرێت. وڵای زۆر شتێکی جوانایی خەڵک هەیە بۆ نمونە بەم شێوازە پێشوازی بکات ینی خۆشی خۆی دەرببڕێ کە خوای گەورە لە خۆی ڕازیەکە و ڕەنگە ینی دڵی خزم کەسکارەکەشی خۆش بکات لەو کاتەوە هەندێک کەس کۆ بکاتەوە لەبەر خوای گەورە. خاڵی شتری شەیە بەڕاستی بەدیلە ینی ئێستا تو لە ئیتاری ئەوەی بڕۆ دەرێ زۆر وەسائلی خراپ هەیە کە خەڵک لە ئەنواع و ئەشکال ئاواز و مۆزیک و گۆرانی و شتی ئەو شتانێک کە گەنج پێوە خەریکە تو دەبی بەدیلێکت هەبی بەدیلێکی جوان بەدیلێکی شەرعی بۆی هەم ئەو شتە جوانانە بە ڕێگای شەرعیش ئەو گەنجانە ئەو خەڵکە ینی تەجەموعی دروستکەی لەسەر خێر بەڕاستی بۆی دانیشتەکان هەمووی هەر خۆش بن شعرەکان خۆش بن لە ئیتاری شەرعیش بیتن دەبتە بەدیلێکیش لە ئەو خەڵکی کە ئەو گەنجانە بتوانێ هانیان دەی تەشجیعیانکەی بەڕاستی زۆر گرینگە لەو سەردەمە ئێمە. مامۆستا ئەحمەد یەکێک لەو شتانی کە خێر و سەدەقەیە ئەوەیە کە بزە بخیتە سەردەمی براکە سرور و تدخیلەوە عەلا مسلم. ئێوە لەم کاری کە دەستان داوەتێ هەم لە کاروباری مزگەوت هەم لە سرود و مناجات و داوا و بانگوازی کە خۆی پەروەردگار ئۆتۆمەنی پێبەخشین لەوەتی دەردێڵە فامتان کردوەوە 250تان لەگەڵ بابەتەکەن و تا ئێستا ئەگەر بابەتێکی لەتیفەیەکی خۆش بەسەرهاتێک شتێک کە ئێمە و بینەرانیش وەکو بڵێ بزێ بخاتە سەردێ و حەزەکەی نەگەر هەبێ ئەگەر لە ئێستا حازرە و لە یادە. ڕۆژێک لەگە مامۆستا سەنگەری بووین ئەوزە عادەتیان پێنجشەم لەسەر جومعە زۆربەی ژنگواستنەوەیە یعنی ژنگواستنەوەکان ڕۆژی جومعە کابراژنی دەگواستەوە پێنجشەمەکەش مەسەڵەن ئێوارەی جومعە مەولود دەکا ڕاست ئەمنیش لەگە مامۆستا سەنگەری زۆر جار دەپرسین دەرێن چیە دەرێت زەواجە ئەو جارێ نەمان پرسی مامۆستا سەنگەریش سرودێکی گۆ دەبا پیرۆز بێ زەماوەندی وە لەسە بوو کوزاوای گۆ کابراش خێزانی مردبوو ئەوش گوتی مامۆستا ئەوە خێزانی مردیە ئەوە تو چ بوو کوزاوای دەرێ مامۆستا سەنگەریش هیچ خۆی نەدەشێوان گوتی ئەوە لێوە دەرێم تاوەکو لە خۆی زوژنی گوتی تەشجیعی دەکە زوژنی بین. مامۆستا تۆ چی حازر کردووە بابەتێکی مناجات ئاینی هونەری مامۆستا ئەحمەد؟ وڵا ئەو گەنجێک هەیە شعرێکی مناجاتە گەنجێ پێکەنی مامۆستا سەنگەر داوالێکە ئەوە هەموو چونکی مناو عادوی بە هەموو گەنجێ پێکەنی بەڕیشی باش گەنجێ پێکانی بەڕیشی پیرێ گەنجێ پێکانی بەڕیشی پیرێ وەڵامی داوە لەولاوە ژیرێ وەڵامی داوە لەولاوە ژیرێ مەڕوانە ئەمڕۆ کە شۆخی بەناو مەڕوانە ئەمڕۆ کە شۆخی بەناو پیرم زۆر دیوە لەسەر گۆڕی لایاو پیرم زۆر دیوە لەسەر گۆڕی لایاو مەڵێ فەقیرم کوفری نیعمەتایە مەڵێ فەقیرم کوفری نیعمەتایە لەش ساغی بۆ تۆ ماڵ و ساروەتایە منازە بابوون مەگری بۆ نەبوویۆن منازە بابوون مەگری بۆ نەبوویۆن هیچیان تا سار نین هەبوون و نەبوویۆن
هیچیان تاسانین ئەبوون و نەبوون هیچ کەس نامێنێ عالەم دنیایە ئەوەی بمێنێ تەنها خودایە مردن لا ڕێگای هەمووماندایە مردن لا ڕێگای هەمووماندایە هەر ئەبێ بمرین فەرمانی خودایە هەر ئەبێ بمرین فەرمانی خودایە گەنجێ پێکانی بەڕیشی پیرێ گەنجێ پێکانی بەڕیشی پیرێ وەڵامی داوە لەولاوە ژیرێ وەڵامی داوە لەولاوە ژیرێ مەڕوانە ئەمڕۆ کە شۆخی بەناو مەڕوانە ئەمڕۆ کە شۆخی بەناو پیرم زۆر دیوە لەسەر گۆڕی لایاو پیرم زۆر دیوە لە ناو تەعزیەی لاو سان خۆش بێ وەڵا ئەوە طبعا بحکمی کە هەر خۆتان ینی بەبێ میوزیک و بەبێت دەفوانە کەلیماتەکان خەڵک باشتری شتێکە بەڕاستی ئەوە هەر خۆی لە خۆیان پند و ئامۆژگاری زۆر تایە ینی بەڕاستی ئەبینین تا بە تەمەنێک وەفاتەکە وەنیا خان چەنەها گەنج لە ئەنواع ڕوودا و لە ئەنواع شێوازا مامۆسا کۆچی دواییەکە بەڕاستی مردن بە نەخۆش و ساخ بە گەنج و پیر بە ژن و پیا و بەمانە نییە هەر کەسێک کاتی خۆی هات تەواو بوو بارگۆ بنە پێچێتەوە بگەڕێتەوە مامۆستا سەنگەر سرود و مناجاتی ئاینی تا چەندێک بۆ بیرهێنانەوەی بۆ یادی خی گەورە بۆ ئەوەی کە خۆتان ئێستا سنوورێکی جوانتان پێشکەش کرد سەبارەت بە مردن بۆی کەم دنیاە کاتیە هەندێک جار مرۆڤ بە شتێ بەتاقەتە بێ کە زۆر زۆر لەسەر دڵی گرانە و شتێکیش دڵخۆشە بە کە زۆر زۆر کاتی ڕاستە شعر بەڕاستی زۆر جار دەبتە تەذکیرە و ئامۆژگاری یعنی زۆرێک لە زانایەکانی کورد لە عالمەکان ئەوانەی کەوا دیوانیان هەیە کە زۆربیان دیوانی عاسی لە دیوانی صافی هیرانی یعنی هەم مەلا بوونا هەم لەگەڵ ئەوەش کە شعریشان گوتێ لەبەر ئەو شعرانە زۆربەی بیتە ئامۆژگاری و تەذکیرە یعنی ئێستاش چاپ ئەەکەی لەزەتی خۆی هەر هەیە یعنی زۆر جاران کە کەسێک دەیڵێتەوە تۆماری ئەکا و تەزیلی ئەکا زۆر جار کە خەڵکەکە گوێبستی ئەبیتەوە لە ڕێگای زۆر کەس ئێستا کە ڕێگای مەدینەی گرتیتە بە زمانێ زەوق و شەوقی سرودێک نەشیدێک تەواشع تەسیری لێ کردیە لە ڕێگای حەجا لە ڕێگای مەدینەیە خۆشەویستی پێغەمبەرە خۆشەویستی ڕەوزەیە ساوسەلەم یعنی گەورەی خوددایە گەوری و خۆشەویستی پێغەمبەری خوایە یعنی دەبێتە هاندانێک دەبێتە زەوق و شەوقێک دەبێتە نوێبوونەوەیەک دەبێتە بەتینبوونی ئیمان و بیر و باوەڕ زۆر مهمە یعنی لە پیاوە گەورەکانیش لە ناو کورد زۆربەی تەمەشایان بکە دیوانیان هەبووە شعریان هەبووە شعریان فەرامۆژ نەکردێ بەڕاستی زانبێکی زۆر زۆر ئەساسی شعر یعنی ئینسان ئەو شعرانەی کە جوانن کە ڕێکن کە شەرعین بەڕاستی خزمەتێکی جوانیان کردەوە مجتەمع مامۆستا وەکو ها ئەڵێن ینی سەرمان سوڕە لە کاری مسلمان لە خۆشیەکانە هەر یادی خوا کات و هەر ڕازیە لە نەخۆشیەکانی شابە هەمان شێوە ئەمەش سلمێنەری و بابەسانێکی و باسان کرد مامۆستا ئەحمەد مامۆستا سەنگەر ئەو قورئانەی خوێندی خۆی وتی با من بیکەم بە جەژن لای ئێمە لە سلێمانی وا عادەتە وا باوە بەیانی جەژن بە زۆری لە مزگەوتەکان سوورەتی ئەڕەحمانە خوێنرێ نازام لای ئێوە باشە ئێستا بۆ نمونە گەر با بڵێن سوورەتی یاسین بۆ کەسانی کە ها لەسرە مەرگانیان وەزعیکانێ یاسینی لەسەر خوێنرێ هەندێک ئاەتمانێ هەندێک سوورەتمانێ حەدیسی لەسەر بۆ هەندێک کات و بابەت ینی بەڕاست ئەم سوورەتی ئەڕەحمانە کە جەژنان خوێنرێ چی لە پشتیوێتی هۆکارەکەی چێ مامۆستا ئەحمەد بەڕێی بەبەرەوەی قوربانیەکەم 31 فبیئ آلاء ربكما تكذبان تێدایە باشە وەکو تەسمیلکردنەوە چیش مەسەلەن تەکبیرەکە لێ دەدرێ لەگەری ئەو یەک دووەم سوورەتەکی گەورەشە سوورەتی ڕەحمە سوورەتەشی گەورەیە و لەبەرەوەی زیاتر ئەمن وا هەز دەکەم کە ئەوانەی تەبعاً دایان ئەو سوورەتە زانا و دانای گەورە بووینە 31 فبيئ آلاء ربكما تكذبان لبت تسميل كردنەوەکەیە کاتێک کە تسمیل فبيئ آلاء ربكما تكذبان دەرێ تسمیلی دەکا و تەکبیرەکە لێ دەدرێت هەر سەرەتاشی بە ناوێک لە ناوەکانی خوای پەروەردگار الرحمن علم القورآن
بە ناوی بەخشندەی و میهرەبانی دەست پێ ئەکا کە جەژنی خۆشی و شادی و کامەرانی و ڕەحم و سۆز و میهرەبانیە یعنی لەو ڕەحمانەی سۆز و میهرەبانی فێرون ئەوەی کە فێری قورئانی کردن بەشێک لە سوورەتەکە باسی خۆشی و لؤلؤ و جوانی و بەهەشت و لەزەتە هەل جەزاء الإحسان إلا الإحسان يعني زۆر جوانی تێدا يعني هەم باسی تەسکری مردنە كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام يعني لهم بابەتەکان تێدایە ئەنجا دەری مامۆستا فەرمووی ئەو قاریەیە و گەنجە و مامۆستایی کە ئەگاتە فەبیئەیی ئالای ڕەبیکم تەسلیم دەکاتەوە ئیتر هەموو ئەزانن کە ئیترەوە ئیتر ئێستا بێ الله ئەکبەرەکە وترەوە نیە مامۆستا ئەو سوورەتە بە سوورەتی جەژن ناسراوە ڕاستەکەی بەندێکی خۆشی هەیە من زۆر جارەڵە مانی ئەگەر کرابێتیش بەعادەت مادەم شتەکە خراپ نییە ذکری خۆی گەورەیە قورئان خوێندنە قەیچێکە ینی با لە جەژنە ئەو سوورەتانە جاری وایە گەنج سوورەتەکە خوێنێ هێشتا کات ماوە بۆ نوێژی جەژن گەنجێکی تر یا مامۆسایەکی تر یا بانخوازێکی قورئانە خوێنێ دیسانەوە ئەڕەحمان دەست پێ ئەکاتەوە ئیناچێ بۆ سوورەتێکی تر ئەڕەحمانەکە دەست پێ لە هەم لە ڕووی ئاەتەکان خۆشن لەسەر زمان هەموو کەسێک ئەتوانێ ینی زووی جوان مەدی عادت لیسکونیشی زۆر تێدا مەسەڵەن لە بە حرەکاتەکان ئەوەی کە ڕاستە ئەوەی کە دایناوە بیری لە هەموو ئەم شتانە هەموو مقامەکیش دەتوانێت جێبەجێ بکەیت لە ناو سوورەتی ڕەحمان مەدی تێدایە ئاەتەکان دووبارەی تایە دەتوانێت بە هەموو مقامێک دەست پێ بکات تەسلیمی بکات تەحویلی بکات مامۆستایان پێشەوەی بەرهەمێکمان پێشکەشکن باسمان لەوە بۆ بکەن زۆر جار ئێوە بەپێی بۆنەکان بۆنی جیاواز سەردانەکەن تا چەندێک تۆری دەنگتان لەگەڵ ئەو بابەتە ئەگۆڕن بۆ منە شتێکی شادیە بێگومان تۆ بە خۆشیەک دەربۆ بڵێ ئەگەر حەزیم بێ خۆش بیری پسەرهاتەکەی گەوتەوەی لێ نێ بەڵام ینی لە شاییە بە تۆنی تعزێب خوێنرە لێتان پێکسۆسی ئەوەیە حرام قسە چیە دەرە لە کولی مەقامین مەقال هەموو مەقامێک مەقالی خۆی هەیە ڕاست ئەو زەخەگەرۆک و جارە لێتان تێکچیەکەنا دەری مامۆستاش غەڵەت دەکەنەوە بەخۆی زۆر جاران کە مناسبەی ئاهەنگی گرێوەستی زەواج بووە سوودی بابەتی زەواجمان پێشکەش کردیە زۆر جار هەبە مەولودی بە باسی خۆشەویستی پێغەمبەری خوا کرایە زۆر جار هەر عادەتی دانیشتینە مناجات بووە زۆر جار کە باسی سەفەری مەکە و مەدینێ بۆ لە ڕێگا ئەو شاعرانەی کە لەسەر خۆشەویستی مەکە و مەدینەیە ئەومان باس کردیە گوتراوە ڕەچاویەکەم زۆر ڕەچاو دەکرێت زۆر جارێت شعرەکان لەسەر مردنە تەسکرەوە زۆر جارێ شعرەکان زەمانەیە زەمان بەرەو فیتنە و خراپە و شەپۆلی فەساد و ئەو بابەتانەیە خەڵکەکە لە هەموو بوارەکان حەزی پێیە وەڵام مامۆستا من حەزەکەم مامۆستا ئەحمەد تۆ ئەندێ قورئانی کەمان بۆ بخوێنی با بە تەرتیل بخینەوە جارە مامۆستا بە دڵی خۆی من ناڵم بەچی سەوتی هەردووکتان ماشەڵڵا خۆشە بەچی خوێن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان
رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان. مەگەر ئەم بەرنامەیە دووبارە بکەینەوە کاکدان. والله خۆشەکە مامۆستا سەنگەر بەڕاستی ئینسان حەق بڵێ لە شاری هەولێر هەندێک بابەت هەیە زۆر جوان تا ئێستا تەحەفوزی پێوە کراوە ئەوەی ئەنی من لەم ناوچەی خۆمان لە سلێمانی کەمتر ئەیبینم یان زۆر کاڵە یان نایبینم یعنی سێ و جەنابتان ئاماژەتان پێکرد کەسێک خانوویەکە کڕێ کۆمەڵە خەڵک کۆ کاتەوە و ئێوارە خوانێک و دوایش کۆمەڵە کەسی وەکو بەڕێستان بانکە سرود و مناجات و مامۆستا ئەحمەدوانیە کۆمەڵە مەوعیزە ژن هێنان کەسێک مردوو یعنی ئەم بابەتانە بەڕاستی زۆر گرنگانی ئێمە هەر ئەم بابەتە ئاینانەمان لە مانگی مەولودا بیر نەکەوێتەوە لەم بۆنانەشا لە مناڵ ناونانە لە ئەم بابەتانی کە ئێوە ینی بەڕاستی ئەم نمونانە لە هەولێر زۆر زۆر جوانە. دەمە یەک خاڵی باز بکەم بەڕاستی ئێمە لەگەڵ مامۆستای چی بنە هەر شوێنێک دۆست و ئەحباب و خۆشەویستەکان نیەتمان ئەوە نەبوو لە بۆ تیجارەت و پارە یعنی خەڵکەکە ئێستا سمعەکەی شێواندیە خەڵکەکە بە چاوەکی سەیرتر تەمەشاکە ئەمە تا ئێستا خۆمان پاراستەی لەو بابەتەی بۆیش خەڵکەکە زۆر مەحەبەت و خۆشەویستی هەیە لە بینی ئێمە ئەو دۆست و برادران کە لە نزیکەوە لەگەڵمانن هەدەفمان ئەو بۆ تەجەمەعەک دروست بی و بتوانین خەڵکە کۆکەینەوە لەسەر خێر ئەمە ببینە سەبەب بە قورئان خوێندنی مامۆستای بە شیعرێک لە لای منەوە بە قەسیدەیەک بە مەولای سەلیەک هەدەفەکەی ئیمە ئەوە بووە خۆشیەک تەجەموعەک خێرێک کۆمەڵە گەنجە کۆکەینەوە وڵاوە گرنگ بووکاتە ئێوە لەو بەشداری خەڵکە غەڵەت حاڵی بۆ بەڕاستی بڕێک بڵین با بڵین مادەیەک پارێک وەرناگرن نەخێر خەڵکە غەڵەت حاڵی بۆ ینی وا هەست دەکا کە کەسێک شعرێک ئەخینتەوە مناجاتێکی ئەکادرێکا کە ئەوانە لۆ پارەیە و کردیتەوە وەسیلەی بازرگانی لە بۆ خەڵک مەتحیانکە و ئەمە لەو معلومات زۆر بەکەمی ئەچینە تەلەڤیزیۆن و بەرشاشە و خەڵکیش بەڕاستی زیاتر ئەوەی کە ئەمەی خۆش بێ و ڕەفیقمان بێ دۆستمان بی سەردانی بکەین دڵی خۆشکەین سەفەرێک لە سەفەرێک لە سەفرێک لە شوێنێک ئەوها بتوانین شبرێن ئەسپی خۆمانی لێتاو بدەین هەدەفەکە خێر بە بەڕاستی مان ئەو بۆنانە زۆربەی سنەتی پێغەمبەری خوا ئەساساً مەسەلەن وەکیڕەیە وەلیمەیە عەقیقەیە ینی ئەوانە هەموو سنەتە ینی ئەو سنەتانە ئەتوو وە بکەی زندیکەوە بە شتێکی چاکە دەستان خۆش بێ زەمهۆنیا خەن و دەوردا کاتی ئەوە هاتووە بچینە لای ڕێکلامی بازرگانی مامۆستا بەڕوخسەتی ئێوە ئێمە خۆشەویستان سی گەوهەر بەردەوامە بین پاژەوە چینە ڕێکلامی بازرگانی و پشت بەخوا بەجێمان مێڵن دێینەوە. خۆشحاڵین دووبارە گەڕینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هۆنیا خان کە ئەم بڕگەی فیچەرت تەقدیم کرد چیت بیر هاتەوە؟ چیم بیر هاتەوە؟ وڵی ئەزمموی ئەو خاتنانی کە بەرەو دوورنیا لە عیلی خۆمانە هەموو بەرنامەی پامی ڕۆژی بیر نهاتەوە کە پێش ڕەمەزان ئەم فیچەر و بیرم زۆر تۆ کاکدانا لەوتەی مانگی ڕەمەزان هاتەوە سیگەوهەر ینی ئێستا تۆ پێشکاری سیگەوهەری نەک پامی ڕۆژ نانا دوای ڕەمەزان ئینشاڵڵا دەست پێکەینەوە سرامیەوە بۆ خانە نشینە نەکەین باشە بەڵێ کاکدانا پێش بچینەوە لای تەوەرەکانمان ئاماژەیەک بە سپۆنسەرەکانم بەمەوە کە سپۆنسەرەکانی من بە سپۆنسەری MK شۆپینگە کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکان و هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دووەم دوکانی 119 و 120 دەستان خۆش بێ مامۆستا سەنگەر بابینی لای تۆ زام هۆنراوێکت ئامادێ باشکەشیکە وڵە هەر لەسەر ڕەمەزانە ناو ڕەمەزانیش ئێمەش ئینشاءڵڵا لەگەر بۆنەکەیە مانجی ڕەمەزان ڕێگای خواویستی بۆ دێڵەی ماندوومان چەندە پێویستی مانجی بەخشین و ڕێی تۆ بەکاران مانجی بەخشین و ڕێی تۆ بەکاران مایای ئارامی بۆ باوەڕداران مایای ئارامی بۆ باوەڕداران ڕەمەزان
زن مانجی تهلیل و نزا دامان پارێزی لە خاتەم سێزا شەپۆلی دەریای ڕێگای ئیحسانی شەپۆلی دەریای ڕێگای ئیحسانی لەباری خامی ئازاری گیانی لەباری خامی ئازاری گیانی ڕەمەزان ڕەمزی بەرزی ئیمانی سمبولی جوانی دەرگای ڕەیانی زمای تەراویح حياتي قرآن زميت رابي حياتي قرآن بنو برامي لا دلي هموان بنو برامي لا دلي هموان منجي رمضان رقاي خوابيستي منجي رمضان رقاي خوابيستي بودي من دومان سندا بيستي بودي من دومان سندا بيستي دەستان خۆش بێخوا مامۆستا ئەحمەد بێمولای بەڕێستان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سپاس بەخوا دەبینین هەموو شوێنەکان پڕ لە موسڵمان و بەتایبەتی مزگەوتەکانەوە شوێنانی کاتی خوای تیاکرێتەوە و بەشێکیشی گەنجن ئێوە لەگەڵ گەنجانە پەیوەندیتان چۆنە بەتایبەتی بابەتی مناجات و سرود و قورئان خوێندن و ئەو بابەتانە زۆر جارەوتێ تەنها کەسانی بەتەمەن خەریکین ئەمە وایان ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە گەنجانیش بە پەرۆشەوە دێن بابەتی ئاینی دەڵێنەوە قورئانە خوێنن و بوونیان هەیە لە مزگەوت و لە شوێنەکانی کاتی خۆی گەوری تیاکرێت وڵای ئێستا گەنجەکان زیاتر مەسەلەن ڕوو لەو بۆنانە بەپێی ئەزمموی خۆتانەوەی بینیتانە ینی گەنجەکان ئێستامە دەچینە بۆنەکان زۆربەی گەنجە ینی بەتەمەنەکانیش تێدایە بەڵام زۆربەی گەنجەکانە ینی ئەمەش دەمانەوێت بەدیلەکبی لە زیاتی ئەو گەنجە لە شتێکی خراپ جێڕاگریتن لە سرود و بابەتی ئاینی ینی لە قورئان یان هەر شتێک ئەمە بەهرەیەک کە پێمانە مهمەوەی خزمەتێک بکەین ماشەڵڵا لە کوردستانیش یعنی کوردستان پێشەنگە یعنی سوبحان الله لەو قاری ئەدەم خۆشانە هەمویان گەنجن یعنی لە وڵاتەکان داوت دەکرێن لۆ پێشنوێژی دەم خۆشمان هەیە گەنجی باشمان هەیە ینی ماشەڵڵا ڕەوتەکی باش خەڵکەکی باش هاتیتە پێش ئێستا لەو سەردەمە و چەرخەی ئێستا یعنی هەموو دنیا بینەری گەنجی کوردە لە قورئان خوێندن لە پێشنوێژی يعني وش فخر براستي لبو جنزي كرد لبو أو شوينيكوا خلق شوالي برورد بوا سبحان الله ودنگ خوشة أو جنزة لهم شوينا كان يعني دبينين لهر شارع جنزة كالكوتوا تن جنزة كالكوتوا يعني بيجنوجي أكان قرآن أخوين ختمي قرآن أكان منازعات تنزيل أكان يعني براستي زيجا شانا زيجانس يعني أوصاني برزم برسالة كم بوهردوكتان دبري هردوكتان مزجوتان هيا ماله بێگومان خەڵکێک لە مانگی ڕەمەزانە زیاتر وە کۆنیاخانیش ئاماژەی پێکرد ئەنی لە مانگەکانی تر زیاتر ڕۆکاتە مزگەوت هەموو نوێژەکان بە نوێژی بەیانیشەوە کە لەوانەیە لە مانگەکانی ترە سەفێک پڕ نکاتەوە بەڵام لە ڕەمەزانە ماشەڵڵا زۆر قەرەباڵخە مناڵ دێتە مزگەوت ئێوە وەکو مامۆستای مزگەوت مامەڵەتان لەگەڵ مناڵات چۆنە پێویست تەکرێ يعني منال لي تورب ببيتو دريكي تدرو ولا بروي كعجولية كا يا بجليكي أقرب شلكنيا بيز يا باولين بالنشياء وهات بيبو مزجوت يعني أمن الله نويدا هاتو دواروج أبي وايلي بكرة يعني ضلي لمزجوت نرجن ده براستي بخوي دوش من دال برورده دكاية يعني كتاب خاني مالويا زور جرينجا أو دايكا أو باوكا من داڵەکەی خۆی تربیت بدە ئادابی مزگەوتی بۆ باسکە گەورەی مزگەوتی بۆ باسکە یان باوکە کە دەستی منداڵەکەی بگریان ئێستا مەشهەدی وا هەیە کەسی وا هەیە دێتە مزگەوتی ئێمە دوو منداڵی لای یەکیان لەو لا یەکیان لە لەبینی هەردوو منداڵەکەی نوێژێ ئەکا هەردوو زۆر بە جوان ئیتاعی باوچیان ئەکەن ئەو پەروەردەی ماڵەوەیە
يعني لە مزگەوتی هیچ ئەرکێک دروست نابی ئێمە سەخڵت کا قسەی بکە ئەوە بی بابەتی دووەم پەروەردەی مزگەوتە ینی زۆر گرینگە ئەو کەسێکەوە ئیمام و خەتیبی مزگەوتە سەرەتا ئیعلانکە شوێنێکی دیاری بکەن لە بۆ منداڵەکان شوێنێک تایبەت بە منداڵەکان کەسێک سەرپەرشتیان بکات و هەروە ئاداب و گەورەی مزگەوتیش باز بکرێت لە بۆ منداڵەکان کە مزگەوت ئاوایە مزگەوت دەبی بە پاشی ڕابژیرێ مزگەوت منداڵەکان دەبی لە دواوە بن یعنی زۆر گرینگە ستافەکی باش مامۆستا بە خۆی تەرکیز بکە سەرپەرشتی منداڵەکان بکرێت بۆی جەوێکی وا دروست نەبی برێ منداڵ هاتن وەزعێکی ژاوەژاویان دروست کرد نوێژیان لە ئێمە تێکدا دەریانکەن هەم دەبی باوکو دایک هاوکاری مامۆستای مزگەوت بی هەم مامۆستاش دەبی بە جوانی هەر لە سەرەتا ستافێکی دروستکە شوێنێکی تایبەت دروستکە لە بۆ منداڵەکان بۆی هەردوو لە هاوکار بن منداڵەکانیش جوان پەروەردە ئەبن مامۆستا ئەحمەد هەولێری گوتنی اختیارەکان زیاتر بەمە قەڵسە بن زۆر جار بە مناڵ ئێوە لە مزگەوتەکەی خۆتان چیتان کردو بووی کە مناڵ هەم بە تەمەنەکان بە ساڵات شۆکان ئیسعاج نەکەن هەم ئەوانیش لەوان تووڕە نەبنیان کەنە دەرەوە قوربان باشترین چشت ئەوەیە زەبتیان کەی کە زەبتت کردن بە تەمەنەکانش تووڕە نابن زۆر زاروێ ئەمن یعنی ئەو نمونەشم هینایتەوە جارێک یەکێک باس کرد گوتی اختیارێک خۆی لێ تووڕەکردم لە مزگەوت هەتاوەکو ئێستاش نوێژیش ناکەم ینی بەڕاستیەوە کارەساتە ینی ئەو کەسە لە باتی دەستی بەسەری دابینی یان نەسیحەتێکی جوانی بکە ئەتووەت کرد بووە سەبەبەکی خراپ ئەو گەنجە دوور هێ خستەوە لە مزگەوت وازی لە مزگەوتیشی ناوازی لە نوێژشینە لە قیامەت چ جوابی خۆی گەورە دەدێ بەڕاستیەوە کارەسات کاتە ئەرکی مامۆسای ئاینیە کە کۆمەڵک گەنج کۆمەڵک نوێژ خوێن ڕاست پێرەکە زەبتیکە بەڵێ دەستان خۆش زۆر گرنگە ئەو حەدیسە مەن لەم یەرحەم صەغیرەنا ویوەقر کەبیرەنا ینی هەردوو لەگەڵ یەک تاواکەری یەک بن لامسان ئێستا چیمان پێشکەن حەزەکەم بە اختیاری خۆتان بێن ببینێرە سەڵەواتەکە وەزەم شعرێکی هەیە مامۆستا ئەحمەد باش شعری وانە باش سمدحك بكم لا يقبتوا بي أي نور توانم سندي بڵێم هێشتا هەرکەمە و هەر خۆم بە قەرزار ئەزانم منی بێهێز و سەرگەردان چۆن حەق بدەم بە زبانم بکا باسی گەورەی تۆ قوربانت بێ دڵ و گیانم لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچان ئەگەڕێم بێ سەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من یاخۆت بە چ داخێکەوە سوتاوە دڵی من لەم چۆل و بیابانە ئەبێ یاوەری چێبێ یان بام کەژ و چێوانەوە سەودا سەری چێبێ یا لات لە تو ئەفگار و موژەی خانجەری چێبێ چۆن ماوە لە سەد لاوەکە کوژراوە دڵی من چۆن ماوە لە سەد لاوەکە کوژراوە دڵی من ئەم سینە لە غەشخاڵیە هەم بێڕق و چینە ئەو خاتەمی شەرعی و نەبەوی و میلەت و دینە معلوم سوى بو خزمتي سالاري مدينة ومزاني كفوتا ونفوتا ودلي مين
ومزانك فوتا ونفوتا ودڵی مێیە زاتێکی وەهای گرت وە ڕوحم بەفیدای ئەو شاهان شەو ڕۆژ دێ لە قەدەم بۆسی گەدای ئەو بێخۆت مەبە ئیتر بە ئومێد و بە تەمای ئەو نایێتەوە لادگار سەریداناوە دڵی مێیەن نایێتەوە لادگار سەریداناوە دڵی مێیە وەرە ئەی بای سەباح ببە قاسیدی فەرمانت بڕۆخایەکی مەدینە بۆ لای جانی جانانم بڵێ حەبیبم کۆڵەگەی دینم بۆچی ناپرسی حاڵم تو خدا زۆر پەرێشانم طبیب نەیزانی دەردم بە دەوای تۆ موحتاجم نەخۆش و بێهۆش و ئەسیری داوی هیجرانە ڕەفیقانم کۆچیان کرد لە دونیادایە هەر من ماوەم نزیکە مەرگم چاوەڕوانی ڕەحمی ئەزدانم پێشمردن یەک حەسرەتم لە دڵ ماوەیە بێمە مەدینایە بۆ زیارەتی جانی جانانم ڕەبی بێنێرا سەڵاوات سەڵاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبایا مصطفای تۆ نێرگوز و سەوسەن و وەناوشە مەستی بۆنی بێهەوای تۆ نێرگوز و سەوسەن و وەناوشە مەستی بۆنی بێهەوای تۆ سەری و جۆباران ئەلارزین لا شەرمی شنەی باڵای تۆ ببێنێرا سەڵاوات سەڵاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبایا مصطفای تۆ شادە بێ ئەو کەسەی ببێنێ هەیئەت و سوورەت و سیمای تۆ بۆ کەسێ بێتە جێی حوزورد تاجی عیززەتە لیقای تۆ ڕەبی بێنێرا سەڵاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبایا مصطفای تۆ صاحبا سيدا مولانا بو همو عالم مولاي تو صاحبا سيدا مولانا بو همو عالم مولاي تو ئەم جیهانەتای ظڵماتە گەر نەبێ نووری چرای تۆ ڕەبی بێنێرا سەڵاوات بۆ حەبیبی خۆش لیقای تۆ ئەحمەد و ئەسعەد و محەممەد مجتبایا مصطفای تۆ گەورە پاداشتان بەتەوە والله زۆر خۆش بووە
زۆر تایبەت دەستان خۆش بێ. دەستان خۆش بێخوا مامۆستا سەنگەر بەڵێ. ئازام هۆنیا خاینتر وردە لە کۆتایی. کۆتایی پرۆگرامیش نزیک بوونێتەوە. حەزەکەم وەک دواوتەی خۆت ئەگەر شتێک ویستی بێتت لەم پرۆگرامەیە بێڵێیت بەهۆی پرسیارەکانی ئێمەوە دەرفەتمان نایەوێتی دو قسەی خۆتمان پێشکەشکەی سوپاس دەکەین. واللهی من دەستخۆشی لە جەنابتان دەکەم وەلەو بەرنامە خنجیلانەش ئەەکەم بە تایبەت ئێمە لە ناو مانجی پیرۆزی ڕەمەزانین خەڵکەکی زۆر هەیە دەمەی ئەو پەیامی ڕابگەنیم کە هەژارە نەدارە مەعاشی وەرنەگرتیە چەند مانگە یعنی ئەوانەی کە خوا پێداون ئەوەی کە ئیمڕۆ ماڵی هەیە سەروەتی هەیە بەڕاستی جێگای خۆیەتی مەوقیفە کە ماڵێک بێنازە کە ماڵێک هەژارە کە ماڵێک یەتیمە ماڵی ئاوەدان بکاتەوە ئەرزاقی لەبەوە بە خواردنی لەبەوە بە سفری ئاوەدان بکاتەوە بەڕاستی زۆر گرینگە لەو مانگەی پیرۆزی ڕەمەزان ماڵی مسلمانان ئاوەدان کەینەوە بۆی پێغەمبەری خوا دەفەرمێ من فەطەرە صائیمەن هەر کەسێک ئیفتار بە ڕۆژوانێک بکاتەوە ئەجر و پاداشتی ڕۆژوانەکەشی لێ هەیە لە بۆ بەبێ ئەوەی لە ئیویشکەم بکاتن زۆر گرینگە ئیفتار بکەین بە مسلمانان لە مزگەوت ئەو ماڵانەی کە دەوروبەری خۆمانن جیرانمانن بۆی پێغەمبەری خوا فەرمووی سێ جارە واللهی لا یؤمن ئەو کەسێک کە تێربی جیرانی برسیبی دەبێ مسلمان یەک جەستە بێ دەبێ مسلمان لەگە ئازاری یەکتری دابی زۆر گرینگە ئەو پەیامە لە مانجی پیرۆزی ڕەمەزان فێر بین دەستی هاوکاری دەستی برایەتی دەستی خۆشەویستی دەستی تەعاون لە بین یەکتری بەرقەرار بکەین بۆی کەوا هەموو مسلمانان ماڵی ئاوەدان بی لە جێژن هەموو مسلمانێک بەرژی نوێ بیتن سەر سفرێ ئاوەدان بیتن لە بزە و خۆشی بستێتن ناو ماڵە هەموو فەقیر و هەژار و نەدار و یەتیمێک دووبارە سپاس لە هەمولایەکان ڕۆژی هەمولایە قبول بێ ئینشاء الله لەهەولێرەوە هاتوون ئینشەڵڵا چۆن بە سەلامەت هاتوون هەروە بە سەلامەت دەگەڕێنەوە ناو ماڵ و ناڵی خۆتان ئینشەڵڵا. بەس کاک دانا دیقەت یەک شتێ بوو هەستەکەم هەردوو مامۆستا بەڕێزە بێکەوەچم بۆ هەموو شوێنێک گویا مامۆستا ئەمە لازم ملزومین هەر لە ڕووی خزمایەتیەوە قەرابەی خزمایەتی نا والله هەر ئیمان و برایەتی برای لە ئیسلامە برا ئەوزاگەر ئەمن ئەوم لەگەر نەبێ دەکا مامۆستا ئەحمەد ئەگەر ئەوش لە جێشی دەکا مامۆستا سەنگەر سەلامەت بنێ مامۆستا بەپێی زانیاریەکانی من کار لە خۆتی شۆ دەزی کردووە مامۆستا زۆر سەفەری عەمرا کات و زۆر نابا لەگەڵ خۆی ئەگەر ئەویش لە هەر شوێنێکی عانسێبی تەلەفۆن دەکا تەلەفۆنمان هەیە لەگەڵ یەکتری زۆر باش مامۆستا ئەحمەد گیان توش دواوتی خۆت ئێمە دوای وتەکانی جەنابەت کۆتایی بە بەرنامەیانی بەس ختام و میسک ئەم چەند دقەی ماوانە سێ چوار دقەیەکمان ماوە حەزەکەین تو قورئانمان بخوێنی بەڵام حەزەکەم دواوتی خۆت لە پرۆگرامەکەیە بڵێیتی. دەستخۆشی لە جەنابتان دەکەین لە بەرنامەکەتان دەکەین خی گەورە سەرکەوتتان کە هیوادارم خی گەورە ئیسیقامە بەمە بوودا و بە ئێوەش بدا سەرکەوتو دەبن و هیچ وتەیەک منێ مامۆستا باسی ئەوەی کرد کە یارمەتی خەڵکی فەقیر بدرێ بەڕاستی ئەو سارەکە تایبەترە لە بەرەوەی خەڵک زۆر مهمە کاتە کە دەبەخشی بە پێی حاڵەتەکان یعنی ئەو حاڵەتە ئێستا تایبەتە خەڵک زۆر وەزعی خراپە تایبەتی ئەوانەی کە خوا پێداون زیاتر یارمەتی خەڵک بدەن و بە تایبەتیش یعنی شتێکی حاڵەتەکی مهم و گرنگمان لە پێشە مسلمانان لە غەزە لە فەڵەستین بەڕاستی دوعای خێر زۆر مهمە بیان بکەین ئەوان زۆر بێنازن یعنی ڕۆژانە بەبێ تاوان ژن منداڵ شەهید دەکرێن ئەمەش هەر ئەوەندەیان لێ بکەین دوعای خێریان لێ بکەین خی گەورە سەرکەوتین دەستان خۆش پێش بچینە لای کۆتایی و کۆتا پرسیاری خۆت بکەی من ئاماژەیەک بەستن سەرەکانم بەمەوە سپاس بۆ دووبارە MK شۆپینگ لای کاک محەممەد ئەتوان ئەو لە چکارەتانەوێ بەدەستی بهێنن کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەر و مزگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکان و هەروەها خات و باخان کە بەرەو دوورە و حیجابی تایبەتان بۆ دوورێ کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە سلێمانی لە نهۆمی دوم دوکانی 119 و 120 بەخوای گەورەتان دەسپێرین و ئێوەش پرسیارەکەتان بکەن. بەڵە خۆشەویستان منیش هەموو لایەک و ئێوەش بەخوای گەورە ئەسپێرم ئەو خوای کە سپاردەزایە ناکە و سپاردەزادە ناکە تا سبەی شەو و هاوکارانم لە پرۆگرامی سی گەوهەر دێنەوە خزمەتان هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین ئێمە کۆتایی بە بەرنامەکانین بەڕێز مامۆستا ئەحمەدیش ختام و میسک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنێ هەمومان بەگوێی دڵ گوێی لێ یەکرین خواتان لەگەڵ. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر والليل إذا يسر هل في ذلك قسم لذي حجر ألم تر كيف فعل ربك بعاد إرم ذات العماد التي لم يخلق مثلها في البلاد
وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك صوت عذاب إن ربك لبالمرصاد فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن وأما إذا ما ابتلاه فقدر عليه رزقه فيقول ربي أهانن كلا بل لا تكرمون اليتيم ولا تحاضون على طعام المسكين وتأكلون التراث أكلا لما وتحبون المال حبا جما كلا إذا دكت الأرض دكا دكا وجاء ربك والملك صفا صفا وجيء يومئذ بجهنم يومئذ يتذكر الإنسان وأنى له الذكرى يقول يا ليتني قدمت لحياتي فيومئذ لا يعذب عذابه أحد ولا يوثق وثاقه أحد يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي.